چرای ڕۆحم وا لێرەیە شەوقی دڵم سەری لێدام هێندە ڕۆح سووک و شیرینە ماڵەکەی پڕ کردوم لە تام بۆنی عەتری بۆن خۆشی ئەو تێکەڵ بە هەوای شار بووە ئەوەی هەستی بۆنی هەبێ بۆ ئەو شەیدا خومار بووە بزەی خستۆتە سەر لێوان ماچ بەخشینە بە دیداری هەمووان بە جوانی ئەو مەستن چ دۆستی بن یا نەیاری ئای لەم بووکەم چەند گەورەیە تارای شاری داپۆشیوە دەک پیرۆز بێ ئەم هاتنەت لەوەی بادەی تۆی نۆشیوە چ شادی و کەیفێکە لێرە بووکی ساڵ هاتۆتە شارێ هەمووی چاو دڵی ڕوونە و گەردن ئازادی ئەبارێ بووکەکەی من ئەو جەژنەیە خودا کردوویە بە دیاری با جەژنانەی ئێمەش بۆ ئەو دڵێکی پڕ و لێوڕێژ بێ لە زیکری سوپاس گوزاری بەناوی خوای بەرز و بێ هاوتا سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانمان لە هەر جێگەیەگەن بیسەر و بینەری ئەم بەرنامە تایبەتی جەژنن لە کەناڵی ئاسمانی پێیان جەژنتان پیرۆز بێت و هەموو سات و کاتێکتان هەر جەژن و خۆشی و شادی بێت لە خوای گەورە دەپاڕێنەوە کە ئەم جەژنە بکاتە هەوێنێک بۆ لێبوردەیی بۆ تەبایی نێوان مسلمانان و حەجی حاجیانیش قوبوڵ بکات ئینشاءالله و هەموو مسلمانێکیش حەجی بەنسی بێت خۆشەویستانمان لە بەرنمەیەکی تایبەت لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین کە هەمیشە بەردەوام کەناڵی ئاسمانی پێیام لە بۆنە تایبەتەکاندا کۆمەڵێک جەژنانە و کۆمەڵێک بەرنمەی تایبەتی دەبێت بۆ ئێوەی ئازوو خۆشەویست ئەم بەرنمەیەشمان تا کۆتایی بینەری بن بۆی کە چێژ لە سرود و بەسەرهات و کۆمەڵێک گفتوگۆی چێژبەخش ببینن لەگەڵ میوانەکانم میوانە ئازیزەکانم پێتان دەناسێنم بەڕێز مامۆستا بەهرۆز بەڵخەی هونەرمەند وەروەها مامۆستا وەرزێر حەمەسەلیم شاعیر وەروەها حاجی عارف هانەقوڵی کەسایەتی هەورامان یەخوا بەخێر بێن وەروەها ئەم ئازیزانشمان لەگەڵایە کاک ئەمیر ئەرسەلان و کاک بەسیر حسێن کاک کرمانجەلان یەخوا بەخێر بێن سەر دوو چاومان بەخێر بێن یەخوا بەخێر بێن مامۆستا بەهرۆز لە جەنابتەوە دەست پێ بکەم خۆ بەخێر بی پێمان خۆشە پەیام و جەژنە پیرۆزی خۆت بگەینیت بەناوی خۆی گەورە پیرۆزبایی جەژنی قوربان لە هەموو مسلمانانی جیهان دەکەمەوە بە تایبەتی مسلمانانی کورد ئینشەڵا لە خۆی گەورە داواکارم حەجی حاجیانیشمان قوبوڵ بێت و پیرۆزبایی جەژنیش لەم برابەڕێزانە دەکەم و پیرۆزباییش لە هەموو ئەندامان و کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام دەکەم یەخوا دەست چاوە خۆش لەوانێت جێگەی پرسیاری بینەر بێت ماوەیەکی زۆرە دەرناکەی مامۆستا بەهرۆز بۆ کار چییە بۆچی کەم کەم دەرەکەویت وەڵام مامۆستاگیان کەم کەم دەرکەوتنی ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەگەر بتەوێ بەرهەمێکی باش یا پاک و پەخوت بێ پێویستت بە تێکستێکی پاکە پێویستت بە ئاوازێکی تازەیە ئەوەش زۆری پێچێ بۆ ئێمە دایمە حەزم لە تازەگەریەوە حەز ناکەم بەرهەمەکانی تریش دووبارەکەمەوە دەست چاوە خۆش بێخوا بچین لای مامۆستا بەرزێ مامۆستایان زۆر بەخێر بێ زۆر سپاس جەژنتان پیرۆز بێ جەژنی ئەم برا بە ڕێزانە پیرۆز بێ کە لێرە دانیشتون ئەم برانەی پشتی کامێرە کە بەڕاستی هیلاکن و جەژنی تەواوی کوردستانیان و تەواوی مسلمانان پیرۆز بێ هیوادارین هەمیشە لە کەیف و شادی و خۆشی و کامەرانیا بن حەجە حاجێ بە ڕێزەکان دوعا و پەرستش و پاڕانەوەیان قوبوڵ بێ خوای گەورەش سەردانیکردنی ماڵە پیرۆزەکەی بکە بە نسیبی هەموو لایەکمان سپاس بۆ ئێوەش ئینشاءڵڵا حاجیان بەخێر بێ یاخوا سەرەر دوو چاومان باکەر و شۆ هۆرامی چنیوتنەوە نانی خزمەتەنێ نەماوەشە جەژنە مبارەکبایی وتکیانینێ خزمەتەنە بیمێ
جژن و قوربانی پیرۆز بۆ جێگلایە جێگل مسلمانێ و خوا حەج و حاجەکە مەقبول کەرۆ ئیشەڵڵا و خوای گەورە سەرکەوتوو بە مسلمانە و غەبێ کەرۆنە ئیشەڵڵا انشاءالله سەرکەوتوی بینمێکی جژن و قوربان و قوربانینە و خوای گەورە خوا سەرکەوتوی تاکەڕی یاخواوەش بی کاک حاجی جژن چۆنە بینیت بە پێی ئەزمموی تەمەنی خۆ لە ئێستادا و لەگەڵ جاران تا لە گەنجی و لە مناڵی تا بەراوردێکمان بۆ بکەیت تۆ چۆن ئەی بینی جژنی جاران چۆن چۆنی بوو بە بەراورد بە ئێستا بڵێ وڵا ئەو ساکە جژن زۆر ناڕەحەت بوو ینی سادە بوو وەکو ئیسە نەبوو جاگەر بیان وتایە بەخوا ئەو بەیانی جژنە دوو بەیانی جژنە عادەتێک وا بوو ئەو ساکە مزگەوت سواقەترا بەڵێ کۆمەڵێ ئافرەت چون کۆڵە خاکیان هێنا و بەملاو بۆلا لە مزگەوتەکانە هەڵیان ڕێژا و کۆمەڵێ ئافرەتیان بانگە کرد مزگەوت لاتژبێ سواقیانەدا قاچیان تیا ڕادا و بەملاو بۆلا دوایی مزگەوتەکەیان ڕادانەوە وتیا بابۆلێکی خۆشی بە بەخۆڵ نەک بە وەکو ئیسە بە کاشی و بەچیمانتۆ و ئەتر ئەو سەردەمە جژنیش نەبوو برێنج و شت نەبوو بەڵێ بەخوا ماڵی وا بووە ساوەڕ و برێنجی تێکەڵ کردووە ڕاست ئەتر خەڵکیش هەڵە ساوانەیە ئەگەر لەختی دۆڵەمەند بووایەن نانەشان بوو سینیش نەبوو بەخوا لە نانەشانە کۆمەڵێ نانیانە برد بۆ مزگەوت لە مزگەوتە ئەخورا ینی لەبەر ئەوە هەموو کەسێ نمەکی یەکتر بکە نیوا بوو دڵی عادت بوو لە یەکی تر ئەوەی ئەگەر عادز بوو ئەتر نانەکە داخرا هەموو ماڵێ هەموو دەلامێ دووتی کەی لێ خوارد ئەویشی ئەگەر مایەوە لە مزگەوتە خۆیان نەکردۆیان برد ئەیاندا بە مجەوەرەکە مجەوەرەکە و لەم جەوەرەکەەوە ئەم جارە کۆمەڵێ خەڵکی هەتیویش بوو ئەو سەردەما کۆمەڵێ تنانەکەیانە برد چێشتەکەیانە برد بۆ مەڵاتی وەک ماوەسا وەرزە بێمە لای بەڕێستان ئەوەی کاک حاجی ئاماژەی پێکردیانی جاران لە ڕووی مادی و ئابوووری و لەوانەیە وەکو ئێستا نەبوو بێت بەڵام دڵخۆشی و دڵپاکێکی زۆر هەبوو ئێستا تقریبن هەز ناکە کەمتر بێت لە جاران بۆچی ئەگەڕێتەوە ئەمە بێگومان ێسا زۆر جار باسیەوەکەین ئەڵێن ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانی کە پێشتر لە نێوان مرۆڤەکانە هەبوو ئێستا ڕوو لە نەمانەکە یان کەم بووەتەوە یان کاڵ بووەتەوە ینی ئێمە تەنها جژنەکانمان بەدەسەوە مابوو کە شانازیان پێ بکەین ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانەمان زیاتر بەهێز بێت و تا ئێساش سپاس بۆخوا توانیمانە پارێزگاری لەو نەریتە جوانی جەژ بکەین بەڵام بەداخەوە لە زۆر شوێنە خەریکە ئەوەش کاڵە بێتەوە و خەڵگەوە نە گرنگێکی وای پێ نایە هەموو جارێک نەمانی ئەم پەیوەندیانەوە ئەم دوورکردنەوەی لە خەڵک ئەبەستنەوە بە نەبوونی بە بوونی تەکنەلۆژیا و ئەم سۆسیال میدیا و ئەم پێشکەوتنەی کە هاتوۆتە ئاراوە بەڵام مرۆڤەکان ئەگەر خۆیان هەست بەو بەرپرسیارەتێ بکەن کە لە سەرشانیانە هیچ تەکنەلۆژیا و هیچ هێزێک ناتوانێت هەنی ئەو پەیوەندیانە نەیەڵێ لە نێوان کەسەکانە ینی بەداخەوە ئێستا لە ناو خێزانێکیشە خەریکە ینی پەیوەندی ناو تاکەکانی خێزانێکیش کەم بووەتەوە هەر لە ناو ماڵێکە زۆر جار تۆ مەگەر لەسەر سفری نان خواردن هەندامانی خێزانەکەت ببینیت و کۆ ببنەوە یعنی من جارێکیان خەتمان نەما خەتی ئەتەرنێت زۆر دڵخۆشم چونکە ئەووارە هەموو بە یەکەوە نانمان خوارد ئەگەر تا نووسینێکی نووسیم ئەمێوارێمە هەمومان لە ماڵی خۆمان بووین ینی هەمومان داوەتی یەک سەر سفرە بووین بۆ ئێمە زۆر گرنگی بەو پەیوەندیە کۆمەڵایەتیانە بین وەیتر لەوانەیە ژیانیش و بارودۆخەکە ژوای کردبێ کە ئەو پەیوەندیانە دوورکەونەوە ئێستا مرۆڤەکانیش کاک حاجی ئاماژەی بۆ کرد کە هەموو ئەو خەڵکە لە لادەیەکە کۆبوونەتەوە لە مزگەوتە نانیان خواردووە لەو کاتەیە هەموو لە خەمی یەکتریا بوون ئێستا خەریکە کەس لە خەمی کەسانیە هەموو کەس خەمی نەفسی خۆیەتی خەمی براکەی نییە خەمی دراوشەکەی نییە خەمی خزمەکەی خۆی نییە ینی ئەو خزمایەتی و ئەو نزیک بوونەوە ئەو ژیانەکە وای کردووە مرۆڤەکانی لە یەک دوور خستۆتەوە بەداخەوە کە ئێمە وەکو موسڵمان پێویستە هیچ شتێک کارمان تێ نەکات و
پارێزگاری لەو دابوونەرێتە جوانانی خۆمانکە بە تایبەتی لە ڕۆژانی جەژنیشە. مامۆستا وەرزێر لە دیدی شاعیران یاخود شاعیرانی قەدیمیان ئێستا بۆ جەژن چییە؟ چۆن جەژن ئەبینن شاعیران؟ چۆن تێڕوانینیان چییە بۆ جەژن؟ ئەوان حتمما ناسکتر ورتر لە جەژن و بۆنەکان ئەڕوانن. جەژن ئێمە ئەگەر وشە عەرەبیەکەی وەرگرین عید یعنی گەڕانەوە ئێمە بۆیە پێویست ناکات بە هەموو بۆنەیەک یا مەراسیمێک بڵێ جەژن، چونکە جەژن ئەگەر بڵێن وەکوتم وشە عەرەبیەکەی وەرگرین یعنی ئەو مناسەبەتەی کە دووبارە ئەبێتەوە ساڵانە. سامە دوو جەژنمانەیە، جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان ساڵانە. جەژنی ڕەمەزان کە بە بۆنەی کۆتایی هاتنی مانگی ڕەمەزان و بە بۆنەی سەرکەوتنی موسڵمانانە بەسەر نەفسی خۆیان و ئەنجامدانی ڕوکنی ڕۆژوو ئەو جەژنە ئەگێڕن، یعنی ساڵانە ئەو بۆنەیەی کە جەژنی ڕەمەزانی بۆ سازەکرێت دووبارە ئەبێتەوە. جەژنی قوربان بە هەمان شێوە ساڵانە ئەو مەراسیمی حەجکردنە دووبارە ئەبێتەوە و کە جەژنی قوربانیش بە بۆنەی ئەو ئەنجامدانی فەریزەی حەج و قوربانیکردنەوەی. لەبەرەوە جەژن مانایەکی تایبەتی هەیە، تامێکی تایبەتی هەیە، چێژێکی تایبەتی هەیە. ئێمە ئەگەر باسی جەژنی قوربانیش بکەین، ئەگەر وەکو شاعیر باسێکی بکەم، جەژنی قوربان واتە قوربانیدان، قوربانی بەخشین. ئەم قوربانی بەخشینە لەگەڵ وشەی عەشقا پەیوەستن بە یەکەوە. عەشق و قوربانی دوو چەمکن هاوتای یەکن، هیچ کامیان بەبێ هیچ کامیان ناکرێت. نە عەشق بەبێ قوربانی عەشقێکی ڕاستەقینەیە، نە قوربانیش بەبێ عەشق ئەتوانی ئەنجامی بی. بۆ چەمکی قوربانی حتمما دواتر ئەگەڕێم وڵات گفتوگۆی بابەتەکەین. پێش بەرنامەکەش کەمێکمان کرد، بەس بسملای ماوەستا بەرۆز کەمێک بۆمان باسکی ماوەستا پەیوەندی کۆمەڵایەتیەکان چۆن ئەبینی لە ئێستاە جەژن لە دیدی جەنابتەوە چۆنیە لە ئێستاە؟ ماوەسەکان پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە ئێستادا خەریکە کاڵە بێتەوە. یعنی وەکو جاران نەماوە، جاران کاتێک کە جەژن نەبوو سێرەکەی بەیانی زوو خەڵک لە دەرگای ماڵەکانیەدا بۆ جەژنە پیرۆزە. ئێستا نیوەڕۆهێت کەس دیان نییە، کەس هەمووی ئەم فەزای مەجازی و ئینتەرنێتە وای کردووە کاڵ بۆتەوە ئەو شتانە. ئەو شتە خۆشی جارانی نەماوە. زۆر باسەکرێت تا نزیکی 11 نیوەڕۆیە. بەس لە هەورامان و ئەو شوێنانەی کە کۆمەڵایەتین باشترێک ینی بۆ شێوازە نیان زیاتر. باسی ناو شارەکانەکەم لادەکان ئەوە زووەڵەسن لە خەو و زوو جەژنە پیرۆزە لە یەکەکەن. جا مامۆستاگیان پێمان خۆشە بچینی لای یەکەمین بەرهەمت ئەگەر پێشەوەی بچینای بەرەمەکە کەمێک بۆمان باسکی ئاوازەکەی تێکستی. مامۆستاگان ئاوازی وەرگیراوەمە تێکستەکەی مامۆستای پایەبەرز کاگە ئەحمەدی موفتیزادەیە لە مەقامی نەوایەوە ئامادەکردنی مۆزیکەکەش مامۆستا بەسیر ئامادە کردو. خوا دەستان خۆش بێ. جا پێمان خۆشە سەرچاوەکەم سەرچاوم. عزیز خەینی وەرگیانەکەم شەمی دڵێ بێریایان لێتوتی یای گەردیڵێگیایان پاڵای دیڵێگیایان خەیلی وەنین منەن گیانەکەم تاریکاوای دڵ نێڕای ڕۆیامای باوانێم گیانی دڵێماتێڵ نەوشێکار ڕۆی دڵێ باوانێم مەزرای محێبێت منەن چێمێڕای گیانەکەم بارەحنی ڕێحمێت منەن چێمێڕای گیانەکەم بارانی ڕێحمێت.
سوني سوني دڵگیانەکەم وێتەنیا منێن ئەرێنێ بوو کوورەی ئازیز گیان دڵی ماحوێر و کوڵێ هیچنیە تەنیا گیانەکەم منەی تەنین بێدێڵ دڵێوان تەریزەغم گیانەکەم دووری ئازیێزایان سوچیانی وێسەبوونی باوانێم دووری چێمەگیان سوچیانی وێسەبوونی گیانەکەم دووری چێمەگیان گیانەکەم جەمێتەنی زێبوون تەمی تەنیایی دیڵەکەم بەرشۆ دێدێروون فەیکی ڕەحمەتەن گیانەکەم للعالەمینێ نازوێتەن یا گیانەکەم بەنەی خەمینێ نازوێتەن یا گیانەکەم بەنەی خەمینێ ماوەساگیانە دەنگەتەر وەش بێخە حەزەتی کێشە بەسی وەش خۆش بێخوا زەحمەتان کێشە ئستان خۆش بێ کاک حاجیگیان بێم وەلای بەڕێستان لە هەوراماندا جەنابەت وەک دانیشتووی هەورامان گەرم و گوڕی جارانی جەژن بەراورد بە ئێستا چۆنە ئێستا چۆنە زیاتر جەژن و بۆنەکان سەردانیکردن هەیە سیلەی ڕەحم جێبەجێکرێ گردن ئازایی نێوان مسلمانان و نێوان خزمان هەیە بڵێ وەڵا فەرقێکی زۆری هەیە ئیسا ئەو ساکە بەڵێ بیان وتایە جەژنە ئەتر خەڵک خۆی ئەوانە کۆمەڵی خەڵک بوون ئەگە دڵیان لە یەکە عادز بووێ دوایی هەڵاسان ڕۆژی جەژن ماڵ و ماڵە ئەگەڕان لەگەڵ ئەوانە ئەگەر عادزیان بوو عادز بووبوون گردن ئادایانە کرد جا خاستن ئەوەی ئەگەر ئەچوو بۆ سەفەری حەج لە پێشی ئەوە بڕوە هەموو ماڵێکە گەڕا ئەگەڕات ئەیوت گردنمە ئازاکەن ئەگریا ئەتر کۆمەڵێ شت بوو ئەو کاتە لە حاجیش کەم بوو بەخوام لە پەنجاونەکانە بیرم تێ حاجی ئێمە دوو حاجیمان بوو لە هانەی قوڵا حاجیەکمان بوو لە 57 حاجی هەیەچوو بۆ حەج بەڵێ ینی خەڵک سەری سڕاما بۆ حەج تقریبەن 3 مانگ بوو 4 مانگی پێچوو نادەن بە حشترە ڕۆشن بە سیارە نەبوو ئەتر لە بەرد لە کاتێک دەرەچوو لە ماڵە مامۆساکە کۆمەڵێ تعلیمات بوو پێ ئەیوت وا بکە وا بکە و ئاوا ئەچی بۆ حەج و ئەتر دەف و هینیشمان بوو دەف و تەپڵ بوو بە تەپڵ سیارە نهاتە بۆ خورماڵ بە پێ ئەیانێنا هەتا هاتنە خورماڵ هاتنەوە تا ئاتەوە جەوارەت ئەوەی پێشووی ئەو 3 مانگەی پێشوو هاتەوە دووبارە ئەو خەڵکیان ئاگادارە کردو ئەوە چوو بە دوای حاجیەوە حاجیاتەوە هەر عینیشت
حاجی باتە تۆ یەکسەری نەچووە ماڵەوە ئەچوو لە مزگەوتە 3 دانە ڕۆژ لە مزگەوتا دانیشت بەڵێ ئێتر ئەو خەڵکا چوو دەستی زیارە دەکرد و دەتی ماجە کرد و ئەم لاولا تا دوای 3 ڕۆژەکە ئەچوو ماڵەوە بڵێ سەوەرزێر ینی زۆر جار لە ئێستاە کە لەوانەیە هەمومانە دۆخی دارایمان تا ڕادەیەک باش بێ جلی جوان ینی هەموو شتێک مەوجودە بەڵام هیچی ناگا بۆی کە لە مناڵیە ئەو جلە جوانەی کە عرفە ئامادەمانە کە لای خیا دەمان هێنایەوە و زۆر دڵمان پێخۆش بوو تۆ شتیوات بەسەراتۆ مامۆسا نەک هەر مندوانێ هەموو ڕاست ئەم بە ڕێزانی کە دانیشتم لێرە ئەوانشی ئەو بینەرە بە ڕێزانشی کە ئەمان بینن هەر هەمووی ئەوەی بەسەرا هات بێ بۆیە من لەو بارەیە وتومە ئەم ئێستاکە گەنجی قارون بدەن بە من هێندەی ئەو شەرواڵ و چۆغە دڵخۆشی بە من نابەخشێت کە عەسری ڕۆژی عەرەفە لای خەیات ئەم هێنایەوە و شەو تا بەیان لە لای سەربادام ئەنان و چ شەوێکی خۆش بوو شەوی جەژن بۆنی جلە تازەکان و زیرەی پڵاوەکەی دایکم بە یەکەوە تێکەڵە بوون جامە ینی گەڕانەوەی کە بۆ ڕابردوو پێش بەرنامەکەش لەگەڵ بەڕێستا ئەو قسەمان کرد وتمان ئێمە کاتێک کە باز لە ڕابردووەکەین ئەگەر چی وەگە جەنابیشتان ئاماژە پێە ژیان سادە بوو نەبوونی بوو لەوانەیە لە جەژن ناوجەژن ماڵی وا هەبوو بێ گۆشتی خواردوێ یا برنجی خواردوێ بەڵام لەگەڵەوەشە کاتێک کە ئێستا بیرەکەینەوە ئاوات بەو ڕۆژانە ئەخوازین لەگەڵ ئەو هەموو پێداویستی کە ئێستا لە بەردەست مرۆڤەکانە هەیە ئەو هەموو پێشکەوتنە ئەو بارەدارایە گونجاوی کە ئێستا هەیە اینجا من ئەوەی گێڕمەوە بۆ دووشت یعنی بۆچی ئێمە ئاوات بە ڕابردووە خوازین هەمیشە ناخۆشیەکانی ڕابردووشمان لە ئێستا لێ بێ بەخۆشی کاتێکە کاتی خۆی ئێمە لە حاڵەتێکا لەوانەیە زۆر گلەیمان کرد بێ ناڕەحەت بوو بین هەستمان بە ناخۆشی کرد بێ بەڵام کە ئێستا ئەگێڕینەوە و باسی ئەەکەین لامان خۆشترە لەوەی کە ئێستا تیاژین ئەمەش بۆ دوو هۆکارە گەڕێتەوە یان ئەوەیە ئەم حەسرەت هەڵکێشانە بۆ ڕابردوو هی ئەوەیە حەسرەت بۆ ئەو تەمەنە هەڵەکێشین کە ئێستا ینی ڕۆشتووە و نازانی چۆنمان سەرف کرد و چۆنمان بەڕێ کرد ئێستا گەشتوینەتە بەم تەمەنە و وردە وردە لە مردن و لە باشە خۆ ئەو ژیانە ئەو بەسەراتانە ناڕەحەت بوون بۆ ئێستا کە باسێکین چێژ بەخشن علی شەریعەتی ئەڵێت ئەگەر ئێمە کە ئاوات بە مێژووی ڕابردوومانە خوازین مانای جوانی مێژووی ئەو سەردەمە نییە مانای وایە مێژووی ئەمڕۆمان ناشیرینترە لەو مێژووە جوانە بەڵێ هۆکارەکەی بۆ گەڕێت بۆ ئەوە گەڕێتەوە یادی هەم تەمەنەکە ئێمە حەسرەتی تەمەنەکە ئەخۆین کە بەسەر چووە و ڕۆشتووە و تەمەنێکی زۆرمان بەڕێ کردووە و وردە وردە بەرەو مەرگ نزیگە بینەوە هەم ئەو مێژوێش کە لەوانەیە ئەمڕۆ کە ئێمە بەلامانەوە ناشیرینە ڕاستە لە سبەینێ جوانتر بێکە بەرەو ڕووی ئەڕین ڕاست ئەوسا بەرەستەوەی یادگارێکە نیە لە مناڵی جەژن هیچ شتێکە نییە یادگارێک لە مناڵی هەروەکو مامۆسای گەورە باسی کرد هەرەوەمان ئەوە بوو جلمان بە دووری نەوکاتە ئەڕۆشتی جلەکانت هەفتەیەک یا ماوەیەک پێش جەژنێناوە دڵن نەبوو لە بەریکەی حتا جەژن بەهاتە یان هێر تەواشە دەکرد تا جەژن بێت بۆی بڵێن شتێکی تازەی هەیە دڵخۆشیە بوو لەوێنە ناکرێت ئەو کاتە بەس جەژنانە لەبەر دەکرد ئازیزانەمان ناتمە لای ئێوە ئەمای کە بەمێ کاگەمی کاگەمیگیان تۆ بەسەر هااتێ برادران ئەیان بەسەرات توشتی زۆری لایە بەڵێ شڵا یادگاری لا نییە لەسەری ساڵانەوە دەست پێ بکەم جەژنە پیرۆزە بکەم بەڵێ فەرمو جەژن لە هەموو لایەک پیرۆز بە لە موسڵمانانی کورد و جیهان خانەوادە و دایکم و هەموو لایەک لە ئێوەی بەڕێزیش و خۆشیاوی هەربژی جاوەڵا یادگاری خۆش ماشەڵا یادگاریمان زۆر زۆرە ئەتمام ساوەسیر چی بژێڕینەوە مادەم وایە گاتە بەرنامۆشتە چی یادگاهشتە بیرتە چێتە وایە جاری وایە نوکتەی زۆرت لەبەرە ئەترەڵان ئەتوان نوکتەیەکمان بۆ بکە ئەتر میانشک خاڵیە بێتەوە نازانین چی بڵێ مەگەر باسی شتێشتر بکەی بەس بن مامۆستا وەرزێر ئەڵێ لە نوێژە هەموو شتێکمان بیرەکەوێتەوە مش وەکو وایە بەس بە پێچەوانە وەربژی مامۆستاجان وڵا سەفەرێکیان مادەم پەیوەندی بە جەژنەوە نەبێت چەمازان بەرنامەکەشمان هەر بۆ جەژن بوو ئامادەمان کردبوو جەماعەتی گروپی مۆسیقاڵە
برادێکمان درەنگ هاتبووە ناو ئیشەکە با بڵێن کار بەدەست بۆرە بوو لە ناو ئیشەکەی شابەشدار بووە دەفێژن ئیتۆ هەمایکم بۆ تار و سنتور و سێتار و بۆ مامۆسا کرد مامۆسا بەسیرەوە ومان نەمابوو مایکی ئەوم دانە نابوو چکە وەزەکەی باش لەبەر نەبوو دەفەکەی باش لێ نەیە ئیتوتیەوە بۆ نییە مایکم نییە وتم دەفەکەی تۆ ترێ بڵە نابێ نییە بێ مایکیە بێ ئیتوتی ئێ باشە ترێ بڵە بەس مایکوە وتم ئێ ترێ بڵە نابێ مایکیە بێ کاکەوتی لە کۆتاییوتی مامۆسا بەسیر بۆ مایکم نیەوتیەوە دەفەکەی تۆ ترێ بڵە بۆیە ئەتی کابراایشی عقلیش بخۆ نەکرا یعنی ئەبێ قانعیکەین تۆڵ ئاخیری مایچێکمان بۆدانا وایرمان لێ نەبەست وتمانەمە وایر لێسە ئیتر لە ئەخیراوتی کاکە منت بەشداری ناکەم لەسەر ستەیج ئاخری وە هەیامان بەر تی کاکە ترێبڵ نێوتمان باوتی ترێبڵ نێوت با وتی دەنگی نییە یادگاریی خۆش بەر بشی ساوەسیر یەت لای مامۆسا یادگاری باشی هەیە پێم خۆشەوەڵە ڕێز سڵاو هەیە زۆر سپاس بۆ میوانداریتان عیدی قوربان لە هەموو مرۆڤێکی بڕوامەندی دەست و زمان پاک پیرۆز ئەەکەم و لە هەموو بینەرانتان و لەوەی بەڕێز و خۆشەویست لە جژناویش سپاسانەکەم ئەڵبەتە من بەسەرهات وەکواڵێن بەسەرهات زۆرە بەڵام هیچ وەکواڵە نایەت بە خەیاڵمە لە ئێستاە لە ڕاستی خۆش مامادە نەکرد بۆ گینە لە خزمەتان نابووم دیسانەوە سپاس بۆ قەت بووە لە تۆمارکردنی بەرنمەیە کا شتێکە ئەو ئامرت لە کارکە ئیش نەکاشتێکی وا قەت بووە وڵی لە ڕاستی ئێستا لەگەڵ ڕێز و سڵاوم بۆ هاوڕێیەکەم من ئامێرەکەی خۆمم نهێناوە مامێرەیسە تازەیە بەدەستمەوە مجموعەیەکی وەک چۆنڵێن نەهاتوەتە دەستم خودی ئامێرەکە ینی بۆ جۆرێکە بێت ئێستا ئاشنای بم ئاشنای نیم هەندێک گۆڕانکاری هەیە لە هەر ئامێرەکە تایبەتە وەو کەسە خۆی ڕایەت پێی ئێستا ئەم ئامێرە یەکی لەوە ئامێرانێت وە منوان بزانین بەرنامەکە لە شوێنێکی کەیە بزانین لە سلێمانیە کە دواتر وتیان لە ئێرەیە ئەو بوو من هەر لە سلێمانی بەجەمێش بە ئامێرەکە مامێرە هاتم زۆر سپاس زۆر سپاس بۆ ئەم ستافە جوانە ئەم کەناڵە جوانە جژنە پیرۆزەی خۆم ڕاستی هەموو مسلمانانی جیهان و بە تایبەت کوردستان و بە تایبەتتر کەناڵ جوانەکەی ئەو ئەم میوانە بەڕێزانە دەستخۆشتان لێ یەکەم هیوادارم ئینشەڵڵا ئەم جەژنە بێتە هێوێنی ئاشتی بۆ گەلی کوردستان و کورد حەسێتەوە و ئینشاءڵڵا لەو سەرێشەی کە هەمان بووە یعنی ئیتر کۆتایی پێبێت هیوادارین جەژنانەی ئێمەش لەگەڵ مامۆسا بەهرۆز و مامۆسا وەرزێر و ئەم برادەرانە جەژنانەمان ئەم بتوانین یعنی ڕۆحتان پاراوکەینەوە بە دەست و پەنجەمان و بە دەنگە زۆڵاڵەکەی کاک بەهرۆز هیوادارم میوانێکی ئێسک یعنی ئەوە نەبین بێزار بن لێمان هیوادارم ئینشاءڵڵا شیرین بین لە دڵی هەموونا زۆر سپاس ئەگەر ئامادە بن لەگەڵ مامۆستا بەهرۆزە بچین لای بەرهەمێکی دیکە مامۆستا گیانەگەر باسییان بەرهەمەی دووەمان بۆ بکەی مامۆستاگەنم بەرهەمەیان مەقامی عەجەمە بە ناوی خەم تێکستی مامۆستا خەمێر هەورامی و ئامادەکردنی موزیکیش مامۆستا کرمان ئامادە کردووە زۆر باشە پێمان خۆشە لەگەڵ سەرچاوەکانی عزیز سەرچاوم بخڕم داخل جانكم نمازم جيا جواي دور جيتو باوانيم بإنصافية دل من بايا صبانيم هربا سرويا دل من بايا صبانيم هربا سرويا بخمس الجاريانكم وميلم كويا بخمس الجاريانكم وميلم كويا
لای بردو بشکم سایاوته وازی زگیان دستی موردو بور بشرو تو گیانکم کماشی ویو هنگی آوارو باوانیم شالی دیویو هنگی آوارو گیانکم شالی دیویو فرح يا الله بوديم بطاقتي الماء نقبتي ليالي عزيز جان يكساتي الماء النوراني جانكم وارودم كيدي تصمى بيو باوانيم تصمى بيو جانكم يترحلنا يديم یاخوا دەستان خۆش مامۆستاگیان دەستە خۆش بێ دەنگی نەڕزی یاخوا دەستی وەش خۆش بێ ماندوو بوون زۆر سپاس مامۆستا وەرزێر ئەگەر بێمە لای بەڕێستان خۆی باڵادەست حتمما بێ حکمت نییە قوربانی داناوە چەمکی قوربانی فەلسەفەی قوربانی بۆ هەیە ینی بۆ خۆی باڵادەست ئەمەی داناوە بۆ موسڵمانان هەتا قیامە دەبێ ئەم سنەتە جێبەجێ بکرێ خۆی قوربانی سنەتێکی موکەدەیە کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ خۆی فەرمێ ئەنا ئیبن الذەبیحین یعنی لە هەردوو جارەکە یعنی ویستراوە کە مرۆڤ بکرێتە قوربانی بەڵام خوای گەورە نرخی مرۆڤی هێندە لا بەرز بووە یعنی ئاژەڵێکی کردووە بە بەدیل کە بکرێ بە قوربانی قوربانیش یعنی لەگەڵ چەمکی عەشقا دوو واتان کە وابەستن بە یەکەوە هیچ کامیان بەبێ یەکتریان ناکرێت یعنی تۆ ئەگەر عاشق نەبی ناتوانانی قوربانی بی وە کاتێکیش کە قوربانی ئەدەی ئەبێ عاشق بی یعنی ئێمە گەر سەیری حەزرەتی ئیبراهیم بکەین سەلامی خوای لێبێ کە قوربانی لێوێەوە دەست پێکات خوای گەورە بۆ تاقیکردنەوەی ئەو ئیمانەی ئیبراهیم لە هەمان کاتا ئیمانی حەزرەتی ئیسماعیلیش تا چەندێک حەزرەتی ئیبراهیم عاشقە بە بەرنامەکەی خوای گەورە عشقێکی حەقیقی هەیە بەرامبەر بە پەیامەکەی خوای گەورە بۆ سەلماندنی ئەم عشقەی حەزرەتی ئیبراهیم خوای گەورە ئەو تاقیکردنەوەی ئێکات کە ئەمری پێیەکا حەزرەتی ئیسماعیل سەر ببڕێ ئیسماعیلێکە حەزرەتی ئیبراهیم چەند ساڵ ئاواتی پێخوازبووە دوای ئەو هەموو ساڵە خوای گەورە کە کوڕێکی ئاياتێ و ئەگاتە تەمەنێکە ئیتر خۆشترین تەمەنەکە هەموو باوکێک ئاواتی ئەوەیە کوڕەکەی بگاتە ئەو تەمەنە لەو تەمەنا خوای گەورە داوا لە حەزرەتی ئیبراهیمەکە کە ئیسماعیل سەر ببڕێ ئەمە ئەگەر عشقێکی حەقیقی نەبێ ئەگەر حەزرەتی ئیبراهیم نەبێ هیچ کەس ناتوانێت دەستی بچێتە ئەوەی کە ئەو کوڕی کە دوای چەند ساڵ خوای گەورە پێی بەخشیوە و لەو تەمەنەیە بیخاتە پێش خۆی داوای لێ بکا بڵێ کوڕی خۆم خوا فەرمانی پێکردوم کە تۆ سەر ببڕم تۆ چی ئەڵێی ستجدني إن شاء الله صابرا افعل ما تؤمر ئەوەی کە ئەمرت پێکراوە بیکە یعنی حەزرەتی ئیسماعیلیش گیانی خۆی ئەکا بە قوربانی ئەو عشقەی کە هەیەی بۆ باوکی هەم بۆ خوای گەورە ئەفەرمێ ئەوەی ئەمرت پێکراوە باوکە جێبەجێیکە لەم کاتەیە کە حەزر یعنی هەتاوەکو تا ئێرەش خوای گەورە بە تاقیکردنەوەکەوە ناوەسێ چونکە لەوانەیە تۆ جاری وایە ئەتەوێت کەسێک بخەڵت یعنی ئیشێکت بەسەرایە خنەخنێگەکەی وردە وردە ئەڕێی بۆ ئەوی کابرا بێتاقەت بێ بڵێ بەسە قەی ناکە ئەمەڕۆ ئەزانم ئەیکەی
بەڵام خی گەورە هەر لەگەڵ حەزرەتی ئیبراهیمە ئەڕوا هەتا ئەو ساتی کە چقۆکە ئەخاتە سەر پشتی نایبڕێت نایبڕێ یعنی چقۆکەش ئەهێنە بە ملیە بەڵام نایبڕێ لێرە وەفەدەیناه بذبح عظیم اینجا لە بەهشتەوە بەرانێگە نێرێتە خوارەوە بۆ حەزرەتی ئیبراهیم لێرە یعنی خی گەورە هەم ئیبراهیمی تاقی کردەوە سەرکەوتوو بوو لە تاقیکردنەوەکەیە حەزرەتی ئیسماعیلی تاقی کردەوە لە گوێڕایەڵیەکەی و لە عشقەکەی بۆ بەرنمەکەی خوا بۆ باوکی و هەروەها ئەوەشی دووپات کردەوە خی گەورە کە خوێنی مرۆڤ زۆر بە نرخە نابێ بڕێژرێت ئێسا بەداخەوە ئێمە لەم زەمەە خوێنی ئینسانەکان ئەڕێژرێ بە ناحەق کەس گوێ نایەتێ بەڵام هەنێ ڕێکخراو لەم لاولەلا هەڵسن داوای مافی ئاژەڵەکەن کە لە قوربانە بۆ ئەم هەموو ئاژەڵە سەرە بڕێ ئەمە پێشێلکردنی مافی ئاژەڵە بەڵام بە هەزارەها مناڵ و ژن و پیاو لە غەزا ئەکرێنە قوربانی کەسێک نییە ئەم خوێنە بوەسێنێ بەڵام داوای وەستاندنی خوێنی قوربانی ئەەکەن کە لە ڕاستیان لای خی گەورە مرۆڤ سنتەرە مرۆڤ ڕێز لێنراوە مرۆڤ پێویستە ڕێزی لێ بگیرێ بۆیە ئاژەڵەکە ئەکرێتە قوربانی بۆ پاکردنەوەی گوناهی مرۆڤەکان و بۆ سلماندنی ئەو عشقەی کە مرۆڤەکان هەیەە بۆ خی گەورە لێرا قوربانی ئەبەخشێ ئەو پەیامە ئەسڵەکەیەتی بۆ ئێمە موسڵمان بەڵێ بگمە حاجیان بێ وەلای بەڕێستان لە نێو ناوچی هەورامان لە نێو تیرە و هۆز و خەڵکی هەورامانە هەمیشە بەردەوام هەورامیەکان شانازی بەوەکەن کە پەیوەندیەکی تۆکمەی کۆمەڵایەتی هەیە کوشتن نەبووە کوشتن لەسەر زەوی زار خوا نەخواسە ژن کوشتن یان زۆر شتی دیکە زۆر یانشتی زۆر باشی هەیە کە هەمیشە بەردەوام پیاوە قەدیمیەکان خۆتان ئاسا کەسانی دیکە شانازی پێوە دەکەن لەوانەیە لە هەندێک ناوچە زۆر بێت لەوانش لە هەورامانە بوو بێت بەڵام زۆر بە کەمی بە ڕێژەیەکی زۆر کەم ئەمە بۆ چییە گەڕێتەوە بڵێ وڵا خەڵکی هۆرامان دڵپاکە بەڵێ یا ئەو سەردەمە ینی بیان وتایە لێ فڵانە دێ دەلامێ کوژراوە بەڵێ خەڵجا تا ئەچێتە ئافرەتان خەنە بوو خەڵک ڕووشی نەبوو خەنە بگرێ ینی حرمەتی ئینسان زۆر بە ڕێز بوو زۆر بە ڕێز بوو ینی خەڵک نەیەتوانی بە هیچ شێوەیە بڵێن بەخوا فلانە کەت کوژراوە لە شوێنەکە ئەتر بوو بەدا هەموو دێ لادێ وەکو تازیەبار بوو لا خەڵکی سەردەمی لایەمەش دڵی پاک بوو ئەگەر دوو مناڵ شەڕیان وایە دڵان ناڕەحەتیان وایە شەوەکەی نییە هەموو ڕیشتیەکان کۆ بوونەوە ئەم لاولا ئەچون ئەیاندار بە ئاشتی خەڵکیانی دڵی پیس نەبوو بە وەکو ئیسا خەڵک چ زۆرە هەموو شتێ زۆرە ئەو کاتە نانیش کەم و نانی جوین بوو خەڵک تێر نان نەبوو بخوا ینی خەڵکی ئەوسا هەر جەژن باتایەتە پێشەوە ئیدی لێبوردەیە بواە باتایە بۆ دوو نەماڵەیە دوو کەسایەتەیە بڵێ ئەرە وەڵا خەڵک لێبوردونی هەبوو بەرامبەر یەکتر خەڵک ئەوسا دەغڵودانەگە کابراگە شوان بواە ڕانەکەی زەرری باە بەملا بۆلا ئەملا وەلایەک فی سەبیل الله گردن ئازابێ حتا مامێکی من بوو گەرمی کردبوو بە شارە هێڵان پێش دەراوسێمان بوو عینیان بوو ڕەویان بوو چوو بوون عینەکان هێسرەکان هەموو عینەکان خواردبوو گەرمەکان خواردبوو ئەتر ئەوە نەچوو دەتکا بە دژوێندان پێیانەوت خەلیفە بابا خەلیفە منشور بوو بانگی کردبوو لە ڕیشتپیەکانی ئەڵا پێ وتوی کورە بێن ماینێکتان قاچی شکاوە ئەوانیش دوو ڕیشتپیات بوون وتوی ئەوە چییە خەلیفە خۆ کوا ماین قاچی نەشکا وتوی من ڕەنجی میساڵی منە ئەوە ئێسرەکانتان شارەکەیان خواردووە گەنمەکەیان خواردووە وتوێ دەی خەلیفەت نەگمەکە با خەڵک خەلەکەی بکتێت ئەو کاتە ئێمە قەرەبوو بۆەکەینەوە ئەتە دەتی نەکرد بە دژوێندان و بەملا بۆلاوە شاراکەم خراوە ئەملاولا هەڵ سابوون چیان نەکرد گەنم کۆ نەکرابووە ماڵی تەنەکەیەک و منێک و ئەملاولا دووسێ بارگەنمیان بۆ هێنابوو ینی بە تەفاهمیان بوو لە بینی یەکە شەڕ نەبوو هیچ بەڵێ دەست چاوە خۆش بێخوا ماوەسە بەهرۆزیان
هوەری ئیسلامی لەم سەردەمی ئێستاە تێکستەکان بەگشتی چۆنەی بینی لە پێشەکیدا ئاماژت بۆ کرد کە شتێک تاوەکو دانسقە و جوان و ئەو نەبێت گوناحە بێتە سەر شاشە و گوێگر و بینەر بیبینێ ئەو بۆ چیە گەڕێتەوە ئەم دانسقەیە چۆن ئەبێ احتیمامی پێ بین کە تا هەتایە تا چەند ساڵێکیش هەر چێژ بەخش بێت وەڵامەوە سەگەنەوە کەوتۆتە سەر ئەو گۆرانی بێژانێک کە گۆرانەکان ئەڵێن ئێستا من خۆم حەزم لە سەبتنی سنەتیە ئەو تێکستانش کە ئیسفادەی لێ یەکەم یا برادرانی شاعیر بۆم یانێرن بازە جارێک یەک گوشەیە کەلیمەیەک هەیە کە خۆم بەدڵم نییە تەلەفۆنیان بۆکەم یا بە شتێک پێیان دەڵێم کاکە ئەو کەلیمە مەسەلەن سوێنی خواردەوە بە شتێک من ئەڵێم ئەوە غەڵەتە قەیناکە ئەو دەستی خۆش بە کەوتویەتی بەس من ئەوەی کە عەقڵم نەیگرێ یا شیعرەکە نەچێتە ناخمەوە ئیسفادەی لە ناکەم حەزی لێ ناکەم بیکەم بە گۆرانی ئەتر بەعزە جارێ لەگەڵ شاعیرەکەشان مناقەشە کەم ئەڵێم کاکیگیان من حەزەکەم ئەم تێکستەی تۆ بکەم بە گۆرانی بەڵام ئەو دوو کەلیمەیە تیانەوێ ئەوەیشی تر بەو پڕی تەواضع ئێڵێ قەچیەکە دوو کەلیمەیە پێچەوانەی ئاین بێت پێشەوانەی ئاین بێ یانی کولتور بێت بە شتێک یا ئەملاوەلا بۆ من حەزم لێ نییە ئەوە مۆسیقیەکە عیب نییە مام ئەمیرگیان ئۆزان پامێکە هەیە نا هەڵبە لەگەڵ مامۆستا بارۆز یادگاریمان زۆر زۆرە با بڵێن کارەکانمان زۆربەی بەیەکەوەیە هەم لای خۆم کارەکانی تۆمارەکرێ دوای ئەوە یەت ئەڵێ گوێی لێگرێ ئەڵێ مامەسا چنگ فەلاح و برام گۆشما پێگرتێنێ ئەنەش تەمام نییە ئەمەی نزمە ئەمەی بەرزە ئەمە مەساکردان پێداچوونەوەی زۆری بۆکە ئەو کۆمنتەی جوانە ئیتر سیرەکەی شەکە تەواو بوو و دوای چەندێک ئەڵێن کاکە ئادەی بڵاوی کەرەوە شەو تەلەفۆنەکە درەنگانێ وتەنی ئەڵێم نا کاکبەر خێرا وەڵا چەند سڵاو ڕزمێ بۆ کاک فەلاح پیاکی زۆر بە ڕێز و مۆسیقیە ئەڵێ گۆش ماگرتن چن فەلاحی برام وەڵا جملا فارە جملێ ئاخە جملەی مۆسیقی تۆ یعنی دوای پازە شەو ئەجاڵێ جملە بگۆڕە جملەکەی فارڕێ تر ئەم کە شتێک بێ چۆن وەکو تێکسەکان یعنی بە هین هەموو شتێ تەواو بووە ئێمە چاڕێن بڵاو بێتەوە وەڵا جملی فارە کوڕکاک بەرە جملی چیشی فار کاتی جملە گۆڕی نییە کاکرمان ئەمە گرنگ نییە بۆ هونەرمەند ئاوا بە وردی بەڵێ بڵێ کاک بارۆز یعنی ئەوەیە فۆرمەکی تایبەتی خۆیە لە هونەری هەورامان زۆر بەربڵاوە ئەم ئەیەوێ ئاوازەکان هی خۆی بن یعنی ئەوەی کە خۆی ینی چەندین برادری مۆسیقیم خۆمان پێشنیاری ئاوازمان بۆ کردووە ئەو ئەڵێ حەزەکەم ئاوازەکە هی خۆم بێ لەبەرەوەی زیاتر لەگەڵ خۆمایە لە خوێنمایە لە هەناسەمایە های لەگەڵ ڕۆحی تێکەڵ بوو اینجا ئەترکە لەگەڵ دانیشی ئاوازەکەشمانیاتێ خۆی لێرێ ئەڵێ کرمانجانە ئەپێسا تێنتەن جا کۆردەکە ژەگرێت بەس کۆردێکی زۆر خۆش خۆش دەستان خۆش مایکەکەمان بیتەوە بچین لای بەرهەمێکی دیکە مامۆساگیان پێمان خۆشە گەویستی پێشەوەی کە بچینە لای بەرهەمەکێتر ئێستا هاتین مامۆسای وەرزیار باسی گۆرانی بۆمەلەیە کرد گۆرانی بۆمەلە هیمنە ئاوازی خۆمە بەس مادام مامۆسا وەرزێر حەزی لێ دیکەش زۆتیە بەڵام ماشەڵاوی تۆ ئێستا بەترێن یەک کەلیمەتان بۆ ئەڵێم و پێشکەش بە مامۆستا وەرزێر و بەوانش کە گوێیان لێ بێ پێشکەش بێەوەش دەست چاو پێمان خۆشە دیڵە وەشقیە زایامارا بۆمەلێ دڵم لێوەیە و بێقەرارە بۆمەلێ ڕاو هەناسێم بێنیازیزەکەم هجر و تو گۆی و ڕێف شارادەی بۆمەلێ هجر و تو گۆی و ڕێف شارادەی بۆمەلێ دمای تو شایاڵیم بەتاڵا بۆمەلێ زندگیم بێت تۆ مەحاڵا بۆمەلێ باکەم هەرسی ئەینجە چێم بەیاباوانێم بێت و زوایان لێن گولاڵا بۆمەلێ بێت و زوایان لێن گولاڵا بۆمەلێ پێشێشتا خۆ دەنگ وەرز
بەرهەمی سێمان بەڵێ گۆرانیە کە بە ناوی مەرگ و جوانی تێکستی مامۆستا جەمال قادرپورە لە مەقامی سێگایە ئامادەکردنی موزیکەکەی مامۆستا ئەمیری ڤایلۆن. نصاريش بو نكون بو ميرق جواني نصاريش بو نكون بو ميرق جواني چم رایا و شوی مالو منو سوم حتی دوران خمی تازی کروکو دلم راو مینتیج هن مینتم رو بقبری پر جواتا و زمانی نصاريش بو نكون بو ميرق جواني نصاريش بو نكون بو ميرق جواني بدل تنجي ودلي مريا وخزاني نصاريش بو نكون بو ميرق جواني نصاريش بو نكون بو ميرق جواني مامۆستاگیان دەستە خۆش بێ خوا دەستیەوەش خۆش بێ مادوو نەبن خوا مامۆستا وەرزێر ئەوەنە گفتوگۆمان کرد خەریب و شعرەکان و بیر بچێتەوە زانی دەستە خۆش بێ خوا ماشەڵڵا گفتوگۆیەکی بە چێشیش بووە لەگەڵ جەناب تاوەی بە سەراتانی قەدیممان باس کرد بەڵام پێمان خۆشە بەرهەمی شعری گوێبیزبین لە خزمەت تابین بە خۆشحاڵیەوە تەوانم شارە ناوی زوڵەیخایە بەڵێ هەر چیرۆکی عشقی یوسف و زڵێخان تەوزیف کردو لەم شیارە
لەسەر زاری کەسێکەوە کە بیرۆدەی عشقێکی دنیایی بووە و ئەوێ بەرەو عشقێکی حەقیقی عشقێکی خوای بڕوە. ئەها جوانە فەرمو. کەوتومەتە داوی عشقێک ڕێی ڕزگار بوونم لێی نییە، تۆ بە خوددا وەکو یوسف لە دەست زڵێ چارم چییە؟ مەیگێڕ بڕۆ بۆ لای ئاتون لە جیاتی من بکەت کار، با بێت و لە داوی عشقی ئەم زاڵمە دەرم بکە. یان لە ناو گۆڕەپانێکە بە خاچێکە هەڵمواسێ، قەلە ڕەش دڵم کونکە بۆ شار ببمە دەنگ و باسی، لە زیندانی ژنانی شار ئەگەر ئەمجارە بێمە دەر، لە خەڵوەتگەی عشقی ئەودا ئەبمە دەروێشی قەلەندەر. لەژێر لێزمە بارانێکە مەزرای قات و قڕی 7 ساڵ، ئەکەم بە پێدەشتی ئەوین بۆ یعقوبی ڕوت و ڕەجاڵ، ئەبمە عەزیز تا خەزێنەی پڕمیهری ئەو بەدەست بێنم، معبەدی ئامونی نەفسم لە بەرپێیدا بڕوخێنم. وەک پەروانە بسووتێ بوو خۆم بخەمەنێ و گڕی ئەو، سەری بتی دڵ بشکێنم، سەری بتی دڵ بشکێنم بە تەویل و تەفسیری خەو، کراسی عمری دڕاوە بە عشقیەوە دەئاڵێنم، لە ناو بیرێکە ئەینێژم گەر تا ماوە بژناڵێنم. دەست لە ملی عەشقێکەکەم دیدەی لێڵم شواتەوە، خۆر و ئەستێرە و مانگیش بی چیتر نایە بەلاتەوە، بۆچی لە ناو ماڵی حوزنا چاوەڕێی بۆنی کراسکەم، ڕازی ئەم عەشقە توولانیە بەدەم فرمێسکەوە باسکەم. خوددا تۆ بارانی سۆزت بەسەر دڵما ببارێنە، لە ناو داوی وشکە ساڵی زۆڵمەتی یار خۆ دەست چاو خۆش بێت. چ نورێکە لە ناو دڵما ڕێی عەشقی بۆ ڕۆشن کردوون، چ عەشقێکە بێگوێ پێدار هەموو هەستی شیعری بردوون، چ شیعرێکە بەبێ ئیلهام بۆتە گوڵی باخی خەیاڵ، چ خەیاڵێکە ئەو بۆ من بەخۆیەوە ئەم کار سەرقاڵ.
چ سەرقاڵێ بە یادی ئەو سەری وەک سەری من قاڵە چ بازاڕێ بێ مشتری وەکو ئەم دڵم جەنجاڵە چ دڵێک هێندەی دڵی من شێت و یاخی و سرە ڕۆیە بە یاسای شێتی عاشق بێ و خەڵکی پێی بڵێن درۆیە چ درۆیەکە بتوانێ عەشقێکی وافری و بدا خۆی خەجاڵەتی دنیاکە شەرم دای نەگرێ لای خوددا دەستی چاوە خۆش بێ جا هەر مایکەکە بەدەستەوەی پێمان خۆشە دواپەیامی خۆت وردەوردەتر خواحافزی لە بینەرەکانمان بکەین مامۆستا وەرزەگیان فەرموو هەر دووبارەکردنەوەی جژنە پیرۆزە لە ئێوە و لە تەواوی گەلی کورد و لە تەواوی مسلمانان لە هەموو جیهانە و دەستخۆشیمەیە بۆ بەڕێستان بۆ ئەنجامدان و ئامادەکردن و پێشکەشکردنی ئەم بەرنامە جوانە بە ئاواز و شعر و وتە بە نرخەکانی کاک حاجی و دەنگە خۆشەکەی کاک بەهرۆز و دەست و پەنجە ڕەنگینەکەی ئەم برا ئازیزانە و دەستان خۆش بێ مانوبوونی بەڕێست و ئەو برا بەڕێزانن لە پشت کامێرا و لە کۆنتترۆلەوە توانیمان بەڕێی خۆمان بەرنمەیەکی جوان پێشکەش بە بینەران بکەین هیواداری بینەرانیش بە دڵیان بێت و تر دیاری شوانیش ئاڵە کۆکە ئێمە ئەمە نەمان لە دەسا پێشکەش بە بینەرانی بەڕێزمان کرد و وەکو جەژنانەیەک پێشکەشیانەکەین و هیواداری لێمان قبولکەن و دووبارە سەرکەوت و دەستان خۆش بێ خۆ کاک حاجی عارفیان دەستان خۆش بێ یاخوا بۆ ئەم بەرنامە جوانە خی گەورە خوا بیکە بە مایە خێر بۆ هەموو لایە ئیشەڵا و دەستان خۆش بێ و سپاسان دەکەین زۆر سپاس کاک بەرۆزیان جەنابیش کۆتا پەیامی خۆت مامۆسەگەن وەڵا دووبارە هەر جەژنە پیرۆزەیە لە ئێوە و لە هەموو ئەوانەی کە ئێستا دانیستون بە دیار ئەم شاشە ڕەنگینەوە و ڕێز و سڵاوم بۆ هەموو لایەکەوە برادەرانش کە پشت کامێرەمانە و مانوو بوون دەستیان خۆش بێ دەستیان ویلتان خۆش بێەوە شتێکی ژەیە دەستخۆشی لە ئەم سێبرا بە ڕێزاکەم بەڕاستیەگەر ئەمان نەبن من هیچم پێ ناکرێ ستۆدیۆکەی مامۆستا ئامیر ڤایلۆنیش هەر ئاوادان بێ دەستی مامۆستا بەسیریش خۆش دەستی مامۆستاکەمانیش خۆش بەڕاستی یارمەتی من زۆرە دەن بۆ بەرهەمەکانم دەستیان خۆش بێ و زۆر سپاس دەستی وڵایەکتان خۆش بێ عزیزتان کێشا زۆر سپاسانەکەین ماندوو بوون لەگەڵمانە کاک بەهرۆز ئەگەر باسی کۆتا بەرهەم بکەی بێ دوایەوەی کە من خواحافیزیم کرد چین لای بەرهەمەکە ئینشاءڵڵا مامۆستاگەن کۆتا بەرهەممان ئازیزەکەی دڵ مەقامی حیجازە لە هۆنراوی مامۆستای پایە بەرز مامۆستا مەولەوی ئامادەکردنی مۆزیکیش مامۆستا ئامیر ڤایلۆنە بەڵام ئەمەیان پلەی باگەم گۆرانیان هیوادارم بە دڵتان بێ بە دڵی هەموو لایەک بێت یخوا دەستان خۆش بێ زۆر سپاسانەکەین ماندوو من لەگەڵمانە عزیزتان کێشا یخوا بەخێر بێ ئازان و خۆشەویستانمان دووبارە هەل لە جەژن و خۆشییا بن یاڕەبی هەموو کاتێک و هەموو ساتێکتان هەر جەژن و خۆشی و شادی بێت بەختەوەری دڵخۆشی میوانی ماڵەکانتان بێت سفرەی حاجیانە ئینشاءڵڵا لە هەموو ماڵێکتاندا بڕازێنرێتەوە و حەج بە نسیبی هەموو لایەکتان بێت تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ بێت فەرموو بيتو دورنيان يان بيتو دورنيان تشكز وينا وبن عزيزة كم يان تزارنيان يان تزارنيان نوينا الله يضل بوانا كم يان قرياني مجنون يان قرياني مجنون
زەگمەتاوێن و عەزیزەکەی دڵ نەحوژرەی دەرویۆن گیان نەحوژرەی دەرویۆن ناوی دەرۆ نازیز ڕیشەیگەن کردێن سەرمایەی تاقێت هاوار نەدەسم سێندێن دڵتەم کردێ وێ هاوار گرتەوێ کاوایان دیسان دوی ناوی باوانەکە بگیان توش وێلایاوایان یان توش وێلایاوایان نەوای ناڵای دڵ باوانەکەم گیان گریانی مەجنوون گیان گریانی مەجنوون زەگمەتاوێن و عەزیزەکەی دڵ نەحوژرەی دەرویۆن گیان نەحوژرەی دەرویۆن سەیلی چێم عەزیز وەشێتاواندا تەمی دڵ وێ ڕۆی هاوار زەقەن کاواندا هەناسەم ڕێزەی هاوار دڵمارۆ ئێو بێر سەرکردن زۆخەم باوانەکە بگیان جەزامی خێتر یان جەزامی خێتر نەوای ناڵای دڵ باوانەکەم گیان گریانی مەجنوون گیان گریانی مەجنوون سەگمەتاوێن